ئەم کاتتان باش دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن. ئەمڕۆکە لە کۆشکی بەغا لە بەغای پایتەخت بە ئامادەبوون و بە سەرپەرشتی فەخامەتی سەرۆکۆمار دکتۆر لەتیف ڕەشید، بە ئامادەبوونی بەڕێز جەنابی سەرۆکوەزیرانی حکوومەتی فیدراڵ بەڕێز محەممەد شیع سۆدانی و بە ئامادەبوونی بەڕێزان وەزیری دەرەوەی حکوومەتی فیدراڵ دکتۆر فواد حوسێین، وەزیری پلاندانانی فیدراڵی بەڕێز محەممەد تمیم، وەزیری ژینگەی عێراق بەڕێز نزار ئامێدی، وەزیری داد بەڕێز دکتۆر خالیشوانی، وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەبوون بە سەرۆکایەتی بەڕێز وەزیری پلاندانان، هەروەها نوێنەری برایانی تورکمان کە بەڕێز کاک ئەرشە ساڵحی بوو ئەویش ئامادە بوو. ئەم کۆبوونەوەیە تایبەت بوو بە گفتوگۆکردن دەربارەی ئامادەکاریەکان و بەرەوپێشچوونی پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان. جەنابی سەرۆکۆمار بە خێراتنی هەموو لایەکی کرد و باسی گرنگی پرۆژەی سەرژمێری گشتی دانیشتوانی کرد کە بۆ پرۆسەی گەشەپێدانی دەوڵەت چەند گرنگە و ئەمە بێ بە سەرچاوەی زانیاری ڕاست و درست بۆ دانانی پلانی دەوڵەت لە داهاتوو و ئەمە پرۆژەیەکی گرنگی استراتیژی گەشەپێدانە لە دەوڵەت. دوا بەدوای ئەوەی کە لە هەفتەی ڕابردوو وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی سەرۆکایەتی کۆماریان کرد و کۆبوونەوەیان لەگەڵ فەخامەتی سەرۆکۆمار کرد، چەند سەرنج و تێبینیەیەکی گرنگیان هەبوو دەربارەی پرۆسەکە. ئەمڕۆکەش ئەم کۆبوونەوەیە تەرخان بوو بۆ گفتوگۆکردن لەسەر سەرنج و تێبینیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. وەفدی حکوومەتی هەرێم پوختەی سەرنجەکانیان دوو بڕگە بوو کە کاتێ سەرژمێری ئەکرێ لەو کاتە هاوڵاتیان کە تۆمارەکرێن پێویستەکە لەسەر شارە ئەسڵیەکانیان تۆمار بکرێ، نەک لەسەر ئەوەی کە لەو کاتە لەکوێن. واتە کاتێ بۆ من وەکو هاوڕێ تۆفیق خەڵکی سلێمانیم لە ڕۆژی سەرژمێری لە بەغام نابێت لە بەغا تۆمارم کەن، ئەبێ وەکو خەڵکی سلێمانی تۆمارم کەن. تۆ خەڵکی ئەنباری بەڵام لە هەولێریت لە ڕۆژی سەرژمێریەکە کە لە هەولێر تۆمارەکرێیت ئەبێ لەسەر شاری ئەنبار تۆمار بکرێیت. ئەمەش بۆ ڕێگەگرتنە لە گۆڕانکاری دموگرافی، بە تایبەتی بۆ ئەوەیە کە گۆڕانکاری لە ناوچەی جێناکۆشی مادەی 140 ڕوونەدا. هەروەها حکوومەتی هەرێم و تیمی حکوومەتی هەرێم ڕایانگەیان کە لە ڕابردوو لە عێراق کاتێک کە سەرژمێری دانیشتوان کراوە ناونیشانەکانی گەشەپێدان بۆ بەڵامبینی ومانە کە بۆ ئامانجی سیاسی بەکارهێنراون. ئێمە هەموو پشتیوانیەشی ئەنجامدانی سەرژمێری گشتی دانیشتوانەکەین، بەڵام دوو داوامان هەیە. یەکەمیان ئەوەیە کە باسم کرد، دووەمیشیان حکوومەتی هەرێم لە سنتەری سەرێکی داخڵکردنی داتاکان لە بەغا ئامادە بێ و ئاگاداری داتاکان بێ. دوا بە دوای گفتوگۆیەکی چڕوپڕی هەموو لایەک ڕێکەوتن کرا و بەڕێز سەرۆکوەزیرانی فیدراڵ ڕایگەیان کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی داهاتوو چەند بڕیارێکی گرنگ دەرەکرێت بۆ چارەسەرکردنی ئەم تێبینیانەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی. ئەمە جەوهەری گفتوگۆ و جەوهەری ئەو خاڵە بوو کە ئەمڕۆکە گفتوگۆی لەسەرکرا. باشە کاگاڵڕێ لایانی کوردی بە هەمان شێوە تورکمانیش ئەڵێن کاتی ئەوە نییە کە سەرژمێری بکرێ. ئێستا پێویستیان بە 6 مانگی دیکە هەیە. بەڕای تۆ لە ئەنجومەنی وەزیران دەنگ لەسەرەوە درێت کە سەرژمێری دوا بخرێ؟ داواکاریەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمڕۆکە خستیانە ڕوو داواکاری دواخستنی سەرژمێری نەبوو، بەڵکو پەیوەندی هەبوو بەو بڕگەیە کە لە کاتی سەرژمێری ئەبێ هاوڵاتیان کە سەرژمێری ئەکرێن و تۆمارەکرێن لەسەر شوێنی ئەسڵی نیشتەجێبوونەکان تۆمار بکرێن، نەک لەو شوێنەی کە لێی دانیشتون بە شێوەیەکی کاتی. نمونەم هێنایەوە وتم من کەسێکی تر خەڵکی کەرکووکە لە سلێمانی دانیشتووە، لە ڕۆژی سەرژمێری ئەو لە سلێمانیە بەڵام ئەسڵ خەڵکی کەرکووکە، لە بەغا دانیشتووە بەڵام بە ئەسڵ خەڵکی مووسڵە، نابێت لەسەر بەغا بژمێرێ بۆ ئەوی گۆڕانکاری دیموگرافی ڕوونەیە. ئەمە جەوهەری داواکاری حکوومەتی هەرێم بوو. حکوومەتی هەرێم وەفدەکان ڕانگەیان کە ئەوان پێشوازی لە سەرژمێری گشتی دانیشتوانەکان، بەڵام ئەم سەرنج و تێبینیانان هەیە بۆ ئەوەی کە ژمارەکان کە دوایی دەرەکەوێت لە سەرژمێری بۆ ئامانجی سیاسی و گۆڕانکاری دموگرافی بەکار نەهێنرێت. کاگاڕخۆت لە ناو کۆبنەوەکە بووی یانەوەی بینیتان سەرنجی سەرۆکوەزیران چی بوو لەسەر ئەم تێبینیانەی کورد کە هەیە؟ بەڵێ بەڕێز سەرۆکوەزیرانی فیدراڵی زۆر بە باشی گوێی لە ڕاوسەرنجی هەموو لایەک گرت. دەرفەتێکی باش درا بە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان
تەواو ڕوونکردنەوە و گفتوگۆکرا بەڕێز وەزیری پلاندانانی فیدراڵی زۆر بەرچاوڕوونی گرنگی پێشکەش کرد سەرۆکی دەستەی ئاماری فیدراڵی و هەرێمی کوردستان قسەیان کرد سەرۆکی دیوانی حکوومەتی هەرێمی کوردستان قسەی کرد بەڕێز وەزیری دادی فیدراڵ گفتوگۆیشی سڕۆپڕی کرد و بەڕێز سەرۆکوەزیران زۆر بە بەرپرسیارەتی و ئارامی گوێی لە هەموو گفتوگۆکان گرت و بەڕێز جەناوی سەرۆکۆمار کۆی گفتوگۆکەی ئەبرد بەڕێوە کۆتایی گفتوگۆکە ئەوە بوو کە کێشەکە پەیوەندی بۆ خاڵە جەوهەریەوە هەیە ڕێکەوتن کراوە بەڕێز سەرۆکوەزیران ڕایگەیان کە لە دانیشتنی ئەنجومەنی وەزیرانی داهاتوو ئەیکەین بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و کاغەزێکی شەیە لەلایەن وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمەوە کە کۆمەڵی خاڵی تایە جێگەی سەرنجی حکوومەتی هەرێمە بەڕێز سەرۆکوەزیران بەڵێنیا کە هەموو ئەوانە بکرێ بە بنچینە بۆ بڕیاردانێکی دروست بە ئاراستەی ڕەوینەوەی مەترسی و چارەسەرکردنی کێشەکە. بێسون سەلام لە کورسات نیوزەوە حکوومەتی هەرێمی کوردستان داواکاریەکی تری هەیە وەکو بەپی زانیاریەکان داوای کردووە کە کۆڵسەنتەرێک لە هەولێر بکرێتەوە ئەو پرسە گەیشت بچوو. بەڵێ گفتوگۆی ئەوە کرا دوا بە دوای ڕوونکردنەوەی پێویست تیمی حکوومەتی هەرێم ڕایانگەیان کە ئەوان وەزیری پلاندانانی فیدراڵ وتی ئێمە پرۆسەکەمان زۆر بە شەفافە پێشوازی ئەەکەین لەوەی کە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان بێن بۆ داتا سنتەری مرکزی لە وەزارەتی پلاندانان بەیەکەوە پرۆسەکە بەرین بەڕێوە ئەو کاتی کە ئێستا ماوە یارمەتی دەر نییە بۆ ئەوەی بتوانین گرێبەست لەگەڵ کۆمپانیاکان بکەین و داتا سنتەرێکی تایبەت لە هەولێر دابمەزرێنین ئەمەش بوو بەهۆی ئەوەی کە تیمی حکوومەتی هەرێم هەست بە دڵنیایی بکەن و هەردوو لە کۆک بوون لەسەر ئەوەی کە بەڵێ ئەوە ئەتوانێت دڵنیایی با بە حکوومەتی هەرێم خاڵێکی تر کە حکوومەتی هەرێم تیمی حکوومەتی هەرێم داوایانە کرد کە پرۆسەی سەرژمێری دانیشتوان بە شێوەی ئەلکترۆنیە لە هەمان کاتا بە شێوەی کاغەز بە شێوەی فۆرمەوەی پێڵەن عەربی پێڵێن ئیستیمارە بە ئیستیمارەش پڕ بکرێتەوە وەزیری پلاندانانی فیدراڵ ڕوونی کردەوە کە ئەم پرۆسەیە لە ڕووی واقعیەوە مەحاڵە چونکە ئەو کارمەندانی کە ئەڕۆن کارەکە ئەنجامەدەن لە ڕێگەی ئایپادێکەوە کە وێبسایتیشی ئەلکترۆنیە داتاکان تۆمارەکەن و خێرایە بەڵام ئەگە هەر خێزانێک فۆرمێکی ئێزگار دوو درێژە لە بەردەستیان نابێت و پڕی بکەنەوە لە ڕاستیە ئەمە نەک بە 2 ڕۆژ ڕەنگە بە 10 ڕۆژیش پرۆژی سەرژمێریەکە نەکرێ و بۆ دڵنیایی پرۆسەکەش ئەتوانرێت تیمی حکوومەتی هەرێمی کوردستان بەراوردکاری بکەن وردبینی بکەن و ئەتوانن لە پرۆسەکە خۆیان بە شێوەی هارد کۆپی ڕایبشێشن ئەوەش بە جۆرێک لە جۆرەکان لە ئەنجامی بەرچاوڕوونی دڵنەواییەک و تێگەیشتنیشی لە لای تیمی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرد.